بەدانانی ئەم مێزە لە بەردەم ماڵەکەیان سەرقاڵی فرۆشتنی بسکیت و کێک و چەند کەرەستەیەکی خواردەمەنی سەرەتاییە تا بەداهاتەکەی و لەسەر شانی خۆی گەشتێکی عومرە ئەنجام بدات. بە تەمەنێکی بچووکەوە و بۆ بەدەستهێنانی ئامانجێکی گەورە کارێکی بچووک دەکات. تەمەنی تەنیا 9 ساڵە و دانیشتووی گەڕەکی بەکرەجۆی شاری سلێمانیە. دەیەوێت لە ڕێگایەکی سادەوە خەونێکی بەدی بهێنێت. وەڵام دوکانم دایک و باوکم خۆیان ئیشەم پێ ناکەن. دایک و باوکم دەڵێن وەرە دەرەوە بە خۆت یاری بکە، بەڵام خۆم دەڵێم نەخێر ئیش ئەەکەم پارەکەی کووەکەمەوە بۆ عەمرە. لە سەعات 3 ئەیکەمەوە بانگی ئێوارە دایدەخم. لەگەڵ کۆتایی هاتنی وەرزی خوێندن و هاتنە پێشەوەی وەرزی هاوین و پشوو منداڵان سەرقاڵی بەسەربردنی کاتێکی خۆشن، بەڵام نامی کە قوتابیەکی زۆر زیرەک و ژیرە بەشێک لە کاتەکانی بەفرۆشتنی چەند بسکیتێک و پێداویستیەک لە بەردەم ماڵەکەیان تەرخان کردووە. نامی دەڵێ ڕۆژانە لە کاتژمێر 3 ئێوارەوە تا بانگ دەست بە کاری فرۆشتن دەکەم، هەندێک کاتیش لەگەڵ فرۆشتندا یاری لەگەڵ هاوڕێکانم دەکەم. بۆ مناچم بۆ شوێنەکە چم مانگی کەسێکەکەم لە جیاتی ئەوەی کاتێک هاتمەوە بۆ لای دوکانەکەم لە جیاتی ئەوەی پارەی بدەمێتم شتێکی ئەدەمێ بە بەلاش. من هەموو کاتێ دێم بۆ خۆم ئەلێرە یان یاری چاوشارکیەکەم یان یاری تۆپێنەکەم ئەلێرە ئاگام لە دوکانەکەی خۆمیشە بێت. هەر کەسێکی شات ئەڵم فەرموچیتەوێ ئەویش ئەو کەسەکەم لێ دەکڕێت و منیش یاریەکەم ئەەکەمەوە. هاوڕێکانی شیکارەکانی نامی هاوڕێیان بەرز دەنرخێن و دەڵێن ئێمەش بە کڕینی شت لە هاوڕێکەمان هەوڵ دەدەین خەونەکەی بەدی بهێنین. وەڵام من ماڵمان ئەلەوەیە ئەنجا ڕۆژانە هینە دێم بۆ دەرەوەی تر پارێشم پێە هەر دێم شت لای ئەمە ئەکڕم ئینتر شتی خۆشی شتیشی لایە ڕۆژانە هەر لای ئەم شتەکڕم. وەڵای هەموو ڕۆژ شتی لە ئەکڕم شتی پیس و شتی نییە. جارە هەنایم هەموو شتی پاکە و یانی شتەکانی پیس نییە یاری ئەەکەین. من نام شتێکمە نەچمە دوکانێ ئەم لای من و نزیکە ئەمە ماڵ ئێمە لای من نزیکە نایشت لە ئەوەکەم. خانەوادی نامی پێویستیان بە کار و هاوکاری نامی بۆەوە چەند خستنی داهاتێک بۆ خانەوادەکەیان نییە، بەڵام وەک ڕێزێک بۆ بیرکردنەوە و حەزی کوڕەکەیان پشگیری دەکەن و ڕۆژانە بە چەندین شێوە هاوکاری دەکەن تا لە ڕێگەی کارەکەیەوە بە ئامانجەکەی بگات ئەگەر چی قورسیش بێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.